دم باش تماشاوان نجا و کومج وان داید توری روی برنامه ما که خیلی بگمان به هفرینه و توری مجی به نام و نشان نخوشی شیرپنجه بر پسراتی حکومت دچار سرکه نویدا کو بگمان نخوشی شیرپنجه لکردستان روز بروجه آن کو سال بو سال برجه که زور زیاده دکه به تایبتی دنهادا کل گور آمارین لبردستی مدانه لسرانسر عراق 8500 نخوشین شیرپنجه لسرانسر محافظه عراق دیگه نرم کردستان نه بتن لرم کردستان نزدیکی 5000 کس راستی نخوشی شیرپنجه بونه هر وحال وانجی بگمان 1500 شوانجی که لگور جدرن کوج نوجداریه دسمه کتن دبرا گرمانه کویان حال وردوره چه نخوشخانه که تایبه بچاره سرکنا و یکنینا ولی تماشاوان نجا نخوشی شیرپنجه بر پسراتی حکومت لچاره سرکدنی دا لیستا که سال بو سال بگمان نخوشی شیرپنجه ل کردستان و العراق و کوپس پورکانی تندرسل لسراستی جانیش بروزیده بونه بەڵام لە کوردستان ئێمە بە پێ وەحسایەتەی بەردەست ئێمە لە سەرانسەری عێراق بە محافەزەتەکانی هەرێمی کوردستانەوە 8500 نەخۆشی شێرپەنجە هەیە هەروە لە محافەزەتەکانی ئانکو هەر سێ پارێزگای هەرێمی کوردستان بە ناوچەی گەرمیانەوە بێگومان نزیکەی 5000 نەخۆشی شێرپەنجە هەیە کە 1500 یان تەنیا کەوێتە ناوچەی گەرمیانەوە و لەوێش باس لەوەی کرێت کە تا ئێستا هیچ نەخۆشخانەیەک نییە بۆ چونەتی چارەسەرکردنی ئەوڕۆژە بێگومان لە شاری سلێمانی نەخۆشخانەی هیوا هەیە کە لە هەولێریش پێم وایە نەخۆشخانەیەکە لە دووەکیش بەشێکی هەیە بۆ چونەتی چارەسەرکردنی ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بن بەڵام بوو نەخۆشی شێرپەنجە کە نەخۆشیەکی زۆر مەترسیدارە لە سەراستی گیان ڕێژە بەو شێوەیە لە بەرزبووندایە لە هەرێمی کوردستان ئایا وەزارەتی تەندروستی چی ڕێگرتوتە بەر بۆی کۆنتڕۆلی ئەم نەخۆشە کوشندە بکەن ئایا ئەگەرەکان سەبەبەکان ئەو ئەسبابانەی چیە کە خەڵک بەو بوونەوە بەو هۆیەوە تووشی ئەم نەخۆشیە کوشندەیە بێ بەڵێ لە سەرەتاوە بۆ زیاتر گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە طالب دکتۆر طالب تۆفیق بەرەوەبەری نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی لەسەر هێنا دکتۆرم کاتەوە باش دکتۆر هۆکاری بەرزبوونەوەی نەخۆشخانەی نەخۆشی شێرپەنجە بەو ئاستەیە جەنابەتە کۆتایبەتمەندێک لەو بارە بوو چای گەڕینتەوە بەڵێ نەخۆشی شێرپەنجە نەخۆشەکانی خوێن و شێرپەنجە لە هەرێمی کوردستان بە پێی ئاماری کێسا لەبەردەستمە نزیکەی 8500 نەخۆش سەردانی نەخۆشخانەی هیوا دەکات 5000 نەخۆشیان ئی هەرێمی کوردستانن 3500 کە نەخۆشەکانی دەرەوەی هەرێمی کوردستان واتە شارەکانی بەغداد بەسرا مووسڵن ئەمە ئەم نەخۆشیە سەر تاسری جیهانە ڕوو لە زیانبوونە تەنها شاری سلێمانی یان هەرێمی کوردستان نییە کە ئێمە دوێن ترسناکە نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستانە بڵاوبووەتەوە کۆمەڵی هۆکار هەن بۆ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشی لە جیهاندا بە تایبەتی لە هەرێمی کوردستان لەسەر پیسبوونی ژینگای هۆکارێکی سەرەکیە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی شێرپەنجە یەکێ لەو پیسبوونی ژینگانەکە بڵاوبوونەوە بەکارهێنانێکی کیمیایی لە کاتی ڕژەمی بەحسەکە زۆربەی ناوچەکانی ئێمە کە بەکارهێنا ئێستا دەور و تەئسیراتی هەیە بەڕاستی لە ناوچەی هەڵەبجە لە ناوچەی قەرەداغ لە ناوچەی شارباژە ئەو ناوچانەی کە زیاتر چێکی کیمیایی بەکارهاتوە نەخۆشەکانمان نسبەتی زۆری ئەو شوێنانەی گرتەوە دووەمیان کەوکن ئەوکو پیسبوونی ژینگە بوونی ئەم هەموو کۆمەڵ سیاری کە لە هەرێمی کوردستان هاتوۆتە ناو هەرێمی کوردستانە ئەمە هۆکاری دووەم ژینگەمان پیس دەکات هۆکاری سێمیان کە نەبوونی سەوزاییە کە لە ناو هەرێمی کوردستانە بە بەلانی کەم لە ساس 11 بۆ 14 سەوزایی هەبێت لە هەرێمی کوردستانە ئەمە نسبەتە لە هەرێمی کوردستانە نییە لە بەڕاستی ئەمە هۆکاری ژینگەی کە باسمان کرد هۆکاری دووەمی ژینگەی زۆربوونی سەرەتان بوونی خواردن نەبوونی خواردنی باش تا ئێستاکە نەمان بوو لە سنوورەکانەوە کە داخڵ بۆ ئێستا حکومەتی هەرێمی کوردستان کۆنتڕۆلی ئەو باریکردانن چەند ساڵی پێش ئێستا ئەو پێویست ئەو کۆنتڕۆڵە نەبوو بێت ئەمە هۆکاری خواردن هۆکاری سێمیان کە جگەرە کێشان هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون نەخۆشەکانی بە کۆندانی هەناسۆسیەکان هۆکاری چوارەممان هۆکاری بۆ ماوەییە ئەمە ئەم نەخۆشانە کە لەوانە هیچ لەم هۆکارانی کە باسمان کە دەوری نەبێ هۆکاری ئەوەی کە لە باوکانەوە بۆ مناڵەکانیان بۆ وەچەکانیان ئەگەڕێتەوە لەوانەیە دایکی باوشیان با پیری کاتی خۆی سەرەتانی بوو ئێستا لە مناڵەکانە دەرەکەوێت ئەمانە کۆمەڵی هۆکارن کەوای کردووە لە هەرێمی کوردستانە ئەم نسبەتە بەڵێ دکتۆر تۆ ئیشارەت بە ژمارەیەکی زۆر کرد کە سەردانی نەخۆشخانەی ئێوە کە نایە نەخۆشخانەی ئێوە ئەو مستەلزەماتە هەیە ئەو پێدەویستیانە هەیە کە بتوانێت پێشوازی لەو هەموو نەخۆشیە بکەوە پێویست علاجیان بکە ئێستا بۆ نسبەی کە باسم کرد ئەو 3500 نەخۆشی دەرەوی هەرێمی کوردستانم
ئەم نەخۆشخانەی ئێمە 2007 دامەزراوە ئەوەندە چالاکە ئەوەندە دڵسۆزم دکتۆر و کارمەندەکانمان کەوای کردووە کە دەنگانەوەیکی تاو لە هەرێمی کوردستان و خوار و عێراق و تەنانەت وڵاتە دراوسەکانیشمان سەرکەوتوبی لە چارەسەرکردنی نەخۆشیەکانە یەکەمان کوباتم کرد کۆمەڵێ پزیشک و کارمەندی زۆر دڵسۆز بەم نەخۆشخانەی کارەکەن خاڵی دووەمان کە بوونی دەرمان کە هۆکارێکی سەرەکیە کە فەرمانگەی تەندروستی بە هاوکاری وەزارەتی تەندروستی دەرمانمان بۆ دابینەکە دەرمانەکانی ئێمە زۆر گرانن بۆ کۆرسێک نەخۆشی وامان 1000 تا 4000 دلار ئێمە دەرمانی بۆ بەکارێنین بە خۆڕایی جگەل لە دەرمان ئێمە بەشی تشکمان هەیە سۆنەرمان هەیە ئیکۆمان هەیە مامۆگرافیمان هەیە هەموو شتەکانمان بە خۆڕاییە ئەمانە وای کردووە کە خەڵک هەڵاکیمانی کە تووشە بن بەم نەخۆشیە لە هەموو ناوچەکانەوە سەرکەوتێکی باش بێنین ڕنگانەوەی تاو بین ناو خەڵک. بەڵێ دکتۆر ئێوە لەو هەموو وەکوتوەتی ئێوە عیلاجە بەکاردێنن کە بەو هەموو پارە پێ تێچ ئایا ئێوە تانیۆتە تا ئێستا ئەوانێک کە دووچاری ئەم نەخۆشیە بوون چارەسەری تەواوەتی بوویان بکەن؟ بەڵێ بۆی ئەو عیلاجە چاکی کێمە عیلاجەکانی ئێمە شەریکی ئەفرینەوەی بەکاری نەیانین وای کردوون سێقەیەکی تاو لە ناو هاوڵاتیانە ناو شاری سلێمانی دەوروبەری بڵاو بکەینەوە ئەو نەخۆشانی کە ئەگەنە ئێمە نەخۆشەکە ئەگەر نەخۆشەکە زوو هەستی پێکردو سەردانی دوکتۆری پسپۆری کردبێت لە مەرحەلەی 1 و 2 بێت ئەوە 100% مناولەم لە ساڵ 50 بۆ 60 ئەم نەخۆشە بەرەو چاکبوون و چارەسەری بۆ کراوە زۆر نەخۆشەکانیشمان باز بەخوا لەوانەیە خۆتان هەوڵاکە کە ئێستا چاک بوونەوە و بەردەوام مەسە پشکنیان بۆ کرێ ئەگەر نەخۆشەکە زوو سدای نەخۆشخانە کۆتیە و سەردانی نەخۆشخانەی کردێ بەڵێ زۆربەی نەخۆشەکانمان بەرەو چاکبوونەوە ڕوە. بەڵێ دکتۆر دوا پرسیارمان لەسەرەوەی ئایا لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان چه یارمەتیتانەدا بە تایبەتی لە تەرخانگردنی بودجەیەکی تایبەت لەبەرەوە ئەو هەموو تێچوونە لەو نەخۆشانەچێ؟ بەڵێ ئێمە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لایەن فەرمانگەی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەمیشە دەرگای کراوە بۆ پەیداکردنی دەرمان تەنها مەزبەرمان تەنها پشتگیریمان کە فەرمانگەی تەندروستیە هەمیشە بودجە کراوە بۆ لە کڕین دەرمانە ئەمە تەنها حکوومەتی کوردستان کە هاوکاریمانەکە لە لایەن وەزارەتی تەندروستیەوە. بەڵێ دکتۆر تالیب تۆفیق بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی کە تایبەتمەندە بە چارەسەرکردنی نەخۆشەکانی شێرپەنجە زۆر سپاس بۆ زانیاریەکان تێبار باش. تەماشاوانە نێژەوە کۆ گۆداری کردی دکتۆر تالیب تۆفیق ڕێوەبەری نەخۆشخانە هیوا لە باژارە سلێمانیە کوێیەکیش نەخۆشخانەی نۆکۆیی شارەت پێدە نەخۆشخانەی هەری پێشکەتی نمونەیە و 2007 کە دەمەزراندن ji بۆ چارەسەرکردنا ئەوان کەسێن کۆراسی نەخۆشیە شێرپەنجێ تێن کو بێگومانە کو ئەو دبێژە 8500 کەس لە عێراق دووچاری vê nexweşiyê bûne û nêzîkî 5000 kejîk li Herêma Kurdistanê ku ev piraniya van seredana vê nexweşxanê dikin her wa li dervê welatê jî seredana vê nexweşxanê dikin ji bo çareserkirina îlac ji bo çareserkirina nexweşiya xwe bêguman her wa dibêje jî ku têçûnekê gelek tê diçe gelek caran şirînxekê em danîn bihayê wê nêzîkî 4 bû 5000 dolar ev jemî bi xorayê û dibêje jî ku ji aliyê Wezareta Tenduristiyê ve hemû alîkarî û ya meftuha alîkariya madî bûan û her wasa jî ki dibêje gelek car li dervê welatê xelkî serdana dike û wek we gohlê jî we guhdarî kirî gelek eger destnîşan kirin ji bo peydabûna şêrpencê ji wan jî ew şerên berî Iraqê serdemê rejima berê bêguman qewmîne li karînana çekî kîmyayê pîzbûna bî ep rengekî giştî zorbûna otomobîlan li Herêma Kurdistanê her wa xarinên meellebata ev li dervê welatî tên ew dibêje weku pêwîst kontrola sernayete kirin û bêguman jî kêşana cigara û nêrgelê ve jemî sebebin ku bi vî astî nexweşiya şêrpencê li Kurdistanê zêde be. Belê êstaş egerînewe xizmetî peywendî êwî berês alê li şerî Silêmaniyê peywendî. Belê. Êwaro baş kardikar. Baştir bû to. Destpoştî teorek û lêkam. Gelek spas. Sereta em divêt ew bilin ka îşaallah xway gewra spay hemû ew nexweşane biyat ka bedest her cora nexweşiyekewa enalênin û jê ew leberî teorî bernameketewa bereî min ew kesanî ka tûşî nexweşî şêrpence bûn pêwîst حکومت چارەسەریان بکات دوای ئەوە ئێستا لە قسەکانی ئەو دکتۆرەیە ئاماژەی بەوە کرد کە وتی ئێمە هیچ عیلاجێکمان بەپاران نییە هەمووی باخۆڕایە بەڵام بەداخەوە وانە من کەسی نزیکی خۆم هەیە با بڵێن نەخۆشی شێرپەنجەی هەیە باوەڕکە دەرزیەکی بۆ ئەنووسن بای 12 گەڵا و 13 گەڵا باشە کەسێکی هەژار لەکوێ بێنێ ئەمە و دوای ئەوەش ئەو کەسانی کە تووشی شێرپەنجە بوون بەهۆی هەر جۆرەیەک یاخود ئەوانەی کە بەهۆی جگەرە کێشانەوە بێ یان ئەو خواردنانەی کایەتە هەرێمی کوردستانەوە زۆربەی ئەو شێرپەنجانەش بەهۆی خواردنەوەی کە هیچی ئەو خواردنانەی کێتە ناو هەرێمی کوردستانەوە
کوالیتی کۆنتترۆلیان باش نیە و دوێ ئەوەش ئەو بینایانی کە ئەو کەسانی نەخۆشی ژێرپەنجەیان هەیە بینایەکی هەتا بڵێ بچووکە شوێنێکی وەها نییە کە ئەو نەخۆشانە بتوانن بە شێوەیەکی با بڵێن ئارام بتوانن ژیانی خۆیانی تا بەسەر بەرێن و هیوادارم حکومەت چارەسەری ئەمانە بکە با عیلاجیان نەبێت ئێوارەیەکی بەڵێ سپاس ئادینە لە باسڕمە بڵێ کاکار چۆن هێوارە باش باشتر بۆتە سپاس فەرموو باشی حوا دەستخۆشی بەرنامەکە پێکەم سپاس کاکە بەنسبەت ئەو نەخۆشیەی ئەمە بەخۆم لێیتم پێویست ناکە دەوە برێمە تۆ 7 سلێمانی کردو چارەسەری نەبووە دەوەکەم کردو چارەسەری نەبووە هەولێرم کردو چارەسەری نەبووە مووسرم کردو چارەسەری نەبووە بەغداشم کردو چارەسەری نەبووە سەردانی نەخۆشخانەی هیوات کردووە بەێ نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی تو سەردانی ئەو نەخۆشخانە کردووە نەخۆشخانەکەم کردووە کاکاجان ئەوە پرسیاری یەکەم بەخوا لێم قەتق مەکەن دوو پرسیارم هەیە ناکەن لە خزمەتدا ئێمە قەت لە هیچ کەسێ قەت ناکەین تکایە کاکە فەرمەوە بە هەوەزی خۆت و بە کەیفی خۆ قسەی خۆت کە بڵێ سەروبەری ڕەمەزانێدا هەت تازە 20 ڕۆژێکمان ڕەمەزان هەموو خەرک ئەزانین توخوا هەفتێکە بێ ئاو نییە هەفتەکە تو دەکا کاکەر لە مارە خۆتم ئەو پرسیارت لێکەم لە مارە خۆت ئاو نچاکرێت و هەفتێکە تاکەری ئاوێ بە تازە 20,000 داری خۆ من ئەوە نیمە بە ڕۆژە ئەمرێت خۆتاکەری ئاوێت لەشێ بە قەوەسەری پێیاکەم مەعافیزی هەولێرە پێ خۆشە زەرابی مەعافیزی هەولێرە گوێ لە قسەکانی من بێتە نەعێ باسمت بەس بابێ سەردار کاکە پیرای لەسم سەرا لەسم چاوادارم جەنابی مەعافیزی جەنابی کاک نێچیری جەنابی جێگری قام و ئاسیەکنی هەڵجابێش نادەنەوە دەستخۆشی بەرنامە جوانەکەت لێکەم لە تۆ لە کارمەندەکانی تەلەڤیزۆنی NRT و خوا حافیز بەڵێ کاکی ئادینا لە باسەرمە بەڕێزان ئەوژ ڕاستی ئەنکۆ تووشی نەخۆشی شێرپەنجە بووە لەگەل هیوای ئێمە بوو چەکبوونەوەی باسی ماوەناتی خۆیەکە باسیەوەکە کە هیچ کەسی یارمەتی نەدەوە عیلاجیش نییە هیوادارین ئەو شوێنانێکی خۆی دەستنیشان کردووە یارمەتی بدەن وەکو پێویست بەشکەم عیلاجە بێ بەڵێ پشدەر لە هەولێر زۆر سپاس زۆر سپاس کاک پشدەر فەرموو سلامە دکتۆرەکەت بەزانم پرسیارم و تۆوەرەی دانیە پرسیارەکی شخصی لە جەنابت دەکەم لە جەناب لە قەناتی کەینێن ئەگەر ڕێم پێ بدەیت تەلەفۆنەکەش قەپات مەکەین من لە NRT مە لە کێنێ نیمە ببوورە بەزانم بەڕێزمەکەین لا NRT چوون لە ڕێی کەناڵەکەی ئێوە باکەینێنیش تێ بگاتن کە وەکو یعنی بە شەرێک ئێوە کە ناتوانن وەکو جاشێک لە پێشتاون لەلایەن کورد و عەرەب ئێوە وەکو جاشێک لەلایەن کوردەکانە یعنی بۆ عەرەبەکان یعنی وەک یعنی ژیانی کورتێک دەدەن کە ئێوە بخۆتان بۆ گای پشدەر ئێمە کەناڵێکی کوردینە پێمان باشە کەر زۆر لەسەر خۆت و بەبێ تەشەنوجات ئێمە تەلەڤیزیۆنێکی کوردینە پێمان باشە هەموو بینەرە لە ئێمە ڕازی بێ مادەم توش گلەیە خۆت هەیە تکایە بەبێ تەشەنوجات و تەشیر بڵێ گلەی تو چیە ئەگەر فعلا ئێمە ئەو هەڵەمان هەبوو کەسێک هەڵاکە هەکە فعلا ئێمە هەڵەمانە بێت سوز بێ هەڵەکەمان چارەسەرکەین دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی و لەسەر خۆت بە مناقشە بکەن بۆ لێ تێبگە لەبەرەوە پێمان باشە بڵێ لەبۆ نمونەی کێوە کە 1000 تەنکەر دەڕواتن تەنکەری نەفت سوتەمەنی باشە ئێوە کە ناتوانن بۆ کووردە خۆ بۆ عەرەبێک نییە ئێوە هەڵدەستنە قەنات کێنێن و قەناتی NRT ئەوەنە تەنکەرە ڕۆی ئەوەنە تەنکەرە ڕۆی یعنی سەبەبەکەی بۆ کوردیان عەرەبیەکەنەوە جاشش پێشتر هەرەوەی نەکرد هەرەوەیە کرد جاشش کاکێ پشدەر ئێمە وەزیری سامانە سەرۆشیەکانمان چاوپێکەوتنمان لەگەل کردووە پێمایە لە هەینی داهاتۆ بەڵاو ئەبێتەوە بەرسەوی هەموو پرسیارەکانەدا ئەوە بە دوواداچوونی ڕۆژنامەنووسی خۆمان تەنکەرەکە ڕاوەستاوی تاگە هەمووی خەڵکەکەی بێژ بۆ سەبەبەکەی ئێوە نەبڕاستی والله هم سروكا اللي ايوه لو دو قناتي بتايبت كينين لبعد دكات السركان بخم شخصي كنت تنكرم يا فرم دوز اول كيف ما قام مبارك كده يشريك تبع السيتان فخمه تو مادام تنكرت هي او نفطيه بيرشان بابتي مل سروانيه بس او نفطيه بل تشي بي بوچي بي كي بارتا دات كي لي وكري ام كري وردغرم ام كري خمر دغ كري بالي او اخر او كري لتشي ورغري او باري كي او نفطه بوتو كي بارك لا كامشين دروالة غير دروالة هذه مشكلة مني بس مشكلة مني لا تو مادام شوت عيانك تو بيمان باشا او ابو بينر رون كي تو او نفطي تباركي لچه باركي او نفطه كي صاحبي او نفطه بو چبري او بارا بو چي ديت او بارا بو چي ديتن او ديارة بو چي ديت مسعود ساري نوت او يشتو اوي شكي خود على شي منوا حزا كاين بو بينر بلي لبروا لسلام بابا مشتمريكي زور هي مادام تو شات عيانك
بەڵێ ئەم سیاقتان کەم سیارەکەم کرێ بە 5 دەفتەری لە جەناب دەپرسم باشە لۆکەیەنە هەردەسیتن تەفسیر بەکاتن ئەو سیارە ڕۆی باری بار کرد ئیوی ڕۆی باری بار کرد لەبەر ئەتوکری دەدێ من کاکەم 5 مانگە بێژ دانیشتیمە بەڵێ کاکەژدەر ئێمە نارتینە هیواداریم سەرنجی تۆ بۆ ئێمەش بێ ئێمە هەر کەناڵێکی تر ڕێزمانەیە بۆ ئەوانیش جندایی و کاری خۆی سیستەمی خۆیە بەڵێ بەرحال پێمان باش هەر کەسێ سەرنجێکە بێ لە سەرەدایمە بەڵام لە سەرخۆ بەبێتە شەنوچ بۆی سەرنجی بگە ئێمەش خزمەتی سەرنجی بگەین ئەگەر فعلەن ئەو هەڵەمان هەیە سوز بێ چاکەینەوە بەڵێ جاف لە سەی سایق کاک جا فەرموو کاکەکارم کاتتان باش هەموو کاتێکت کاکەکار ناکەم خوای گەورە شفا بنێرێ بۆ ئەو نەخۆشە بەڕێزانە ئەوە باری خوای گەورەی داتی بەسەر ئەوانە ئینشاڵڵا بێتە ئەکرێتە بەرجەزای قیامەتیان بەڵێ ئەمە یەک دوو داواکارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە بە کارە ساتبار حساب بکات لەبەرەوەی بەهۆی پیسبوونی ژینگە و چەکی کیمیایی و شەڕ لە ناوچەکەمانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بە تایبەتی لە کوردستانە کیمیایی بەکار هاتووە بوون ئەوانە بە کارە ساتبار بەکار حساب بکات و هیچ نەبێ عیلاجەکانیان بۆ دابین بکات بژێوی ژیانیان دابین بکات چونکە ئەوانە ئینسان تەمەن ئینسان بەدەست بەڵێ بەڵێ ناتوانێت تهدید بکات بەڵام لەبەرەوەی ئەوان هەندێک دڵبریندارن حکوومەت خەرەبوویان بۆ بکات و تابی تایبەتیان بۆ بکات بەڵێ سپاس پێوەندەکەت سەرتیپ لە چەمچەماڵ کاک سەرتی فەرموو ئێوارت باش باشتر برای بەڕێزم تەوەری ئەمڕۆمان لەسەر چییە تەوەرەکە تەوەری ئەمڕۆمان لەسەر زیادبوون و بەڵاوبوونی نەخۆشی شێرپەنجە لە کوردستاندا بەڵێ سەرەتا ئەمەوێ بڵێم بژی کوردستان هەر شەکاوە بێ ئاڵای کوردستان هەر بەرقەرار بێ و تەمەندرێژ بێ حکوومەتی هەرێمی کوردستان کاکە گیان ئێمە حکوومەتی خۆمانە سەرکردەی خۆمانە حکوومەتی خۆمانە هەر خۆمان حکمی خۆمان بکەین لە عارەبێکی پێپەتی حەویجە باشترە و ئینشەڵا باشتری شەبێ من لەبارەی تەوەرەکەتەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان دەکەم کە مراعاتی ئەو نەخۆشیانە لە هەرێمی کوردستان بکە بۆ نمونە وەکو بەش بە حاڵی خۆم بزانم ئەو نەخۆشیانە عیلاجەکانیان دەرجەکانیان گرانە و هەباندێ لە هاوڵاتیانی ئێمەش توانای کڕینی ئەو دەرزیانیان نییە داواکارم لە وەزارەتی تەندروستی هەرێم مطابعەیەک و مراعاتێکی ئەو نەخۆشانە بکە هاوکاریان بکەن ئێمە هەموو کەسوکاریەکین وەزارەتی خۆمانە بە هیوادارم بە داداچوونێک مطابعەیەک هاوکاریەک جێگای ڕێزە وەزارەتەکەیشمان و حکوومەتەکەیشمان هەر بەرقەرار بێ هەر شەکاوە بێ و هەر تەمەندرێژ من ئینشەڵڵا یا ڕەبی خوایە جارێکی تر دژمن پێی ڕەشی نەناتە خاکی نیشتیمانی خۆشەویستمانەوە بەڵێ کای سەرتیپ سپاس و پەیوەندەکەت هێمن لە هەولێرەوە کاکێ من فەرموو مرحبا كاكا سەرچاوم كاكا جان والله امن داخل برادي بالنسبه او نقوشي برين بەڵێ نقوشي زر يعني زر بنزو انا راسكي ام بخم داكم نقوشي سيلي هي بەڵێ بس والله ليه خستخانه ودكا حدري يعني بلو سكرت شو خستخانه نكاس جيل رادري كرتسو ما كنت دكتوري كاتشكم خوات دري يكبس بكشي يعني يكشى قاضي بكشي اوزق زي اللي فيه يعني هروجي بري حبدك هاي سكنه عبد يعني اوكي اذا يعني كاكا يعني بارش محاربه ونخوشي مر نفس مثل ما نخوشي هي كذاك الشيء يعني بس كسب او هناك عندنا يعني لە مستەشفەکانەکۆ پێویست چاودێری تەندروستی نەبووە و حەبۆ دەرمان نەبووە کوتوالێ تا سەر قیمەی ئەوی دەمەکانی قسەی دەکرد دەیگوت ئەوانەوە ئەوە هەر تەناقۆری حکوومەتیە تەناقۆری ئەکربا بە دووەرە هەولێر ئەو سەردان سێوسنیا ئەوی ئەو نەخۆشی هەیە قوڕی بەسەری بووە تێدەی کاکە يعني ئەمە لە ناو خانێکی 75 مەتر خانێکە يعني ئێستا کە دکتۆر دەرێ نابی لە ئاوی بخۆی نابی لە نانیوی بخۆی بەڵێ باشە خانیمە 75 مەترە 3 مارش دەدەینە بۆ شەکە 3 مار والله وەرە بخۆت ئەگە باوەڕ ناکە وەرە تەسویرکە تێدەگەی 75 مەترە خانێکەمان بابم بۆ نەخۆشی مرد داشمەوە ئەو نەخۆشی لێیە ئەمەش هەموو وا دەگرینەوە والله وتالله بالله هەر هەموو ئەوە دەبین کەس حکوومەتێک نییە بریکات ئەتلو يعني هیچ حکوومەت نیە و هیچ نییە قەسوەریاتە بەڵێ کاکێ من
بەڵێ بەڕێزانەوە هیواداری شوێنی پەیوەندەرەکان جێ لە سەرنجی کاک هێمن بێ کە بەو ڕەوشەی وەکو خۆی لێ چەند ئەندامێکی ماڵبەتیە لە دەست داوە لەبەرەوە وەکو پێویست عیلاج نەبووە و داو دەرمان لە نەخۆشخانەکان فعلا وایە بەڕێزان هیوادارین بەرچەوی پێویست لە سەرەما لەلایەن وەزارەتی تەندروستی و شوێنە پەیوەندەرەکان بێ حسێن لە شاری سلێمانی بەڵێ ئەلو مەرحەبا بەڕێزەکەم سەرچاوم کاک حسێن قوربان جان هیوادارم ئەو کەسانی کە پەیوەندیەکەن زیاتر لەسەر تەوەری بەرنامەکە بڕۆن ئێمەش هیوادارین زۆر سپاس بۆ دکتۆر تالیب تۆفیق بەڕاستی ئامارێکی باس کرد ئەو ئامارە زۆر ترسناکە بەنسبەت ناوخۆی هەرێمەوە 5,000 کەس تووشی نەخۆشیەک بێ ئەبوو من حەزمە کرد دکتۆر لە بەرنمەیەکی ڕاستەوخوا بۆ نمونەیەسێکی جوکو من ئەگەر پرسیارێکی هەبێت جەناب لەوە چه جوابەکەی بخەیتە کاتێکی تر یا نازانی چۆن جوابەکەی وەرگینەوە حەق بوو لە بەرنمەیەکی ڕاستەوخوا ئەو پیاوە ئەو دکتۆرە دابنیشتایە و خەڵکی پرسیاران بکرد ئەکی سەرنجی تۆ زۆر لە جێگای خۆ لە بەرچاوی شارەگرین کاک حسێن بۆ نمونە ئێستا خەڵکێکەیە من ئەزانم ئەڵێن زۆر تەئسیری شەبەکاتی ئاسیاسیەڵ و ئام موبایل و شتانە زۆر تەئسیری هەیە بەڵێ ئێستا بۆ نمونە ئەگەر پرسیار لە کەسێک بکەی بڵێ کاکە گیان ئەو شەبەکەیە زەرەری هەیە ئەڵێ وەڵا بۆ ماڵەکەی خۆمان زەرەری نییە قەچەکا بۆ چواردەوری هەیەی جا من ئەگەر دراوسێکم هەی بێ و زەرەرەکەی بۆ من بێ هەق ئەوانە دکتۆر خاڵە لاوازەکانیشی باز بکردایە بۆ نمونە چارەسەرەکان چین بەچی چارەسەر ئەکرێت بەڵێ کاک حسێن سپاس بۆ سەرنجی تۆ یان مەسەلەی ئەشیعە کەسێک کە چێتە خەستەخانەیەک بەسیترین شتێت یەڵێن تۆ ئەشیعەیەک بگرە دوا بە دوای ئەوە شەڵێن وەڵا ئەشیعە زۆر ترسناکە بۆ سەرەتان بەڵێ بێژگەلەوەش بەڕێزان سپاس کاک حسێن بێژگەلەوەش گەلەی جار بەهاڵە بەکارهێنانی دەرمان بۆ نەخۆشەکە ئەوەی دوێنێ ژنێکی 40 ساڵی لە شاری سلێمانی بەهۆی لێدانی دەرزیەوە جانی لە دەستدا بێگومان زۆر جار ئەو بویارانە و ئەحداسانە لە کوردستانە دووبارە بنەوە گەلەی جناوچەی کوردستان هەیە مەسەلەن لە ناحیەکە بۆ نمونە دێرەلۆک بۆ نمونە شێڵادزێ لە ناوچەی ئامێدی گەلە شوێنی تر بێگومان لە کوردستان هەیە بە دەیان هزار نەفەر تیاژی مستەشفایەکی ئەوەندە متەتەور نییە بۆ هەر هەمویان یەک دکتۆری مقیم هەیە ئەو دکتۆرە چۆن بتوانێت عیلاجی ئەو هەموو خەڵکە بکە بە هەزارە مڕاجە ببینێ و عیلاجیان بداتێ ئەو بەکارهێنانی دەرمان بێگومان زۆر جارێک باس لەوە کرێ کە دەرمانی ئێکسپایر دەرمانی قاچاق دەرمانی ئەوانە دێناریمی کوردستان بێژگە لە خواردن ئەوان ئەوەی بێگومان هۆکارن بۆ ئەوەی خەڵک تووشی ئەم نەخۆشییانە بێ بەڵێ چوما لە دەربەندی خانەوە فەرموو ئەم کاتە باش درازم زۆر سپاس کاک چومان من وەکو خۆم داواکارم لەخوا شفا بۆ نەخۆشانە بنێرێ من هیوادارم بۆ ڕۆژی ئایندە تەوەرێک لەسەر دادگا دامزنێر دادگا لە کوردستانە مەسوول نایڵێتی شەکانی بەڕێ بووە بە تایبەتی لە دەربەنی خانە ئێمە چەند کێشەمانەیە لە دەربەنی خانە ئەوە 6 مانگی ڕێکە ناوەکانیان هاتووەتەوە دوایەکەن بەڵێ جا دوای شاو برادرە باسی تەنکەری کرد بۆ نایەت لەسەر ڕێگەی دەربەنی خان کەلار بدانە ڕۆژانە چەنە خەڵک ئەکوژێت چەنە خەڵک سوتێنێ من بە ڤیدۆ لام بە بەڵێ کاک چومان پارەکەی بۆ کێنێن و ئێوەیە نەخێ پارەکەی بۆ بەرپرسانە بۆ بەرپرسان ناتوان لەسەری قسە بکەن بەڵێ کاک چومان سوپاس بۆ سەرنجی تۆش بەس هیوادارم بۆ سبەی ئێوارە تەوەرێک لەسەر دادگای کوردستان دابنێت بەڵێ سەرنجی تو زۆر لە بەرچاو واگرین بەڵێ کاک چومان سپاس زۆر سپاس بەڵێ تەماشەوانی نجا بێگومان پشتی ڤێنۆبرێ لەسەر هەمان تەوەر بەستکایە هەموو کەس بەڵات سەر تەوەری چمکۆ تەوەرەکە پێیوەستە بژیانە گشتیا خەڵکیڤە و بەحسێ نەخۆشیێکی کوشندەم دکەین بیدارین هەمی پێیوەست بە تەوەری ji ber ku aliyên peywendîdar jî bikarbin rewşê bişopînin بەڵێ پشتی vênaverên bavra دوباره سلاف êjanî li ser torê komalatî pêjiyên artî bêguman gelek komênt hatine ji wana dorê vêley alê hikûmet wanê eweniye ke çareserî em nexweşiye bikat belam hîwadarim hikûmet ew kesanê kem nexweşiyan heye çareseriyan bû bika li derwe bû derewe her wiha Ehmed Xan çarbotî li Akirê dibêje bi baweriya min hikûmet û giringekî bi tenduristiyên ade bû nimûne her kesekê li Akirê ez bu herme ve dibêje bixwe mihalekê dadine û bi dilê xwe hebû dermanan yên ekspayartîne difrûşevekî کاک احمد چاربوتی لآکری دی بجار و یالدا کردی علی ببرن بارزان نخوشی شتی که چارەسەری لای خدای گەورەیە بە تایبەت نەخۆشی شەکرەیە کە لە دێر زمانەوە چارەسەری نەبووەتانە لە وڵاتانی ئەوروپاش ناتوانن چارەسەری بکەن هەروەها ئابوو بەکر راسۆلی شاڵێ حەق وایە حکوومەت سولفەی تەندروستیە بێت بۆ نەخۆشەکان کە چارەسەریان زەحمەتە بێگومان مافی نەخۆشیش هەیە کە یاسایەکە لە چارچێوەی مافی نەخۆش دەستنیشان کراوە کە بێگومان پێدانی خزمەتگوزاری تەندروستیش بێ
بەرامبەرە بۆ هەموو نەخۆشیەیەکە ئەگەر نەخۆشی ئەوەش خوا نەخواستە گران بێت ئەوە بۆ دەرەوەی وڵاتیش بێگومان پێم وایە بە پێی یاسا هەر پێویستە یارمەتی بدرێ بەڵێ باران لە شاری سلێمانی لە گەرمانە فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت بێ زەحمەت ویستم ڕوونکردنەوەی بەم بۆ بەرنامەکەتان سەبارەت بە بەڕێوەبەری نەخۆشخانەی خستانەی هیوا بەڵێ کاک تاالب ئەوەندەی من بزانم دکتۆر نییە بێ زەحمەت و ڕوونکردنەوەیکی تێش بۆ قسەکانی تۆ نابێت وەکو باس نکرد وت با چارەسەری خەڵات ببوو لە بەڕێز یعنی تۆ ناتوانانی پێش حەدەسەکان بکەویت ئەو نەخۆشە هێشتا ئەنجامی شکاری نەخۆشەکە لاکبعادیتە نەچوە ینی ناتوانین بڵێ بەخۆی تەسیری دەرمانی خراپ بووە ئەو خۆی ئەوە هەمووی قسەکانی دکتۆرە بە پێی بێگوم ئەوە قسەی منە قسەی پسپۆرەکانی ئەو بەڕەیە باران بەڵێ ئەو شتش ئەکرێ ینی چکار زۆربەی ینی پێت وایە دەرمانی ئەکسپایر کە خەڵک بۆ خاتوشی نەخۆشی نابێ نا دەرمانی ئەکسپایر جایە بەڕێز هەڵای ئەوە پزیشکێکی ئەخسایی لەسەرۆشتا قسە بکات ئەمە حساسیەتە لە زۆربەی دەرمانەکانە هەیە وا ڕێژەی 2 ساڵ لە یەک کەسە ئەوە هەتوو شەبێ ینی ئەنافیلاکتیک شۆکە و شتێکی ئەتیادیە هەموو وڵاتەکانە هەیە پەیوەندی بە وڵاتی ئێمە نییە ئەوەی ئەو مەلاحەزەی باو ڕووداوی دوێنێ بێگومانی توانە بەڵێ بەس حەق وایە ینی ئەو بەڕێزانی کە پەیوەندیەکەن باش لەوە بکەن کە یعنی ئێمە بیمەمان هەبێ بۆ ئەو نەخۆشانە کە هەم حکومەت ناتوانێت بڕی ینی ئیلاجی پێویستابی بکە بۆ خەستەخانەوە هەموو نەخۆشانە ناتوان ئەو هەموو چارەسەرەگرانانە بکەن لەبەرەوە حەق وایە حکومەت لای خۆیەوە لە پەرلەمانەوە بودجە دابنێ بۆ ئەو نەخۆشانە ینی وەکو بیمە ساڵانە بیمەیەکیان هەبێت کە نە لەسەر حکومەت ئەوەنەش بکەوە نە لەسەر نەخۆشەکانش بەڵێ سوپاس بۆ ڕوونکردنەوەی بەڕێستان ئێوارە باش هێمن لە شاری سلێمانی کاکێ من فەرموو کاکارێوارە باش باشتر بۆ تۆ زۆر سواز وڵات سەرەتاوی ڕای دەستخۆشی و هیوای مادوونەبوون بۆ هەموو تەواوی کارمەند و دکتۆرەکانی و خەسخانەی و هیوای بوونەوە بۆ هەموو ئەو نەخۆشیانەی کە لەو خەسخانیان بەڵام من ئەمرێ لەسەر ئەوە قسە بکەم ئایا کاتێک کە هەموو ئەم خۆراکە بەسەرچوانەی کە لە حدودەکانی تورکیا و ئێران و هەموو ئەو شوێنانەی خۆمان ئەزانین کە بەڕاستی ئەوانە هیچ کاتێک دۆستی کوردستان نەبوون بەڵام بە چەندین جارش بینیمانە کە کاتێک دەست ئەژیرێ بەسەر هەموو ئەشتومەکە بەسەرچوانەیە بەڵام لەگەڵ ئەوەشە هیچ کاتێ نەمان بینی ئایا ئەم بازرگانە ئایا ئەم دوکانارە کێ لە پشتیوەتی ئەم خۆراکە بەسەرچوانێنێ ئایا ئەمە دلیل نییە بوو هەموو ئەو نەخۆشیانە کە ئێستا لە هەرێمی کوردستانە بڵاوبووتوانی و لەگەڵ ئەوەشە ئێمە ئەبینین کە ئەم شتانە ئەگرێت بازارێ لە جاران چ ئاسایش یان هەزدایەکی پێویستیدارە ئەو کەسانە بێنە سەر شاشەی تەلەڤیزۆن بۆ ئەوەی ببن بە عیبرەت هیچ کاتێکە جارێکە نەتوانن مامەڵە بەو خۆراکە بەسەرچوانەوە بکەن و دوای ئەوە من لێرەوە داوا لە حکومەتەکەم کاتێکە کەسێک لەو خەسخانانە کە تووشی ئەو نەخۆشیە بۆ بەڕاستی خەڵکێکەیە کە ئەمڕۆ فەقیر و نەدارایە با حکومەت ئەگەر پێویستی بۆ هەتا بۆ دەریشەوە با حکومەت هاوکاری بکە و مستواسانەکە بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش بەڕێزان تەوەرێمە بێگومان سەر نەخۆشیە شێرپەنجەیە ئیرۆ ئێستاش خەندە لە شاری کەرکووکە با بزانین سەرنجیان بڵێ ئێوارە باشکا کاوکار باشتر بۆ تۆ سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەت لێکان دەستخۆشین بۆ ئەو تەوەرەتوانت زۆر سپاس سپاس دەکەم بەڵێ سەبارەت بە تەوەرەکەت من ئەڵێم هیوادارم لە کوردستانە ئەو دەرمانانە بنبر بکرێت کە ئێکسپایر بوونە بەڵێ بەڵێ کاکە هاوکار من لێرەوە شتێکی ئەڵێم بۆچی تا ئێستا ئێوە بەرنامەیەکتان نەبووە بۆ کارە باشەکانی حکوومەت بڵێ پێت باشە بەرنامەیەک چی لەسەر چی ئاساسی بکەین بۆ وەکو بەدڵ ینی تۆ پێشنیارت چیە بۆ ئێمە بڵێ تێنەگەشتم ئەلێن پێشنیاری تو چیە بۆی تەوارێک بدانی وەکو تۆڵێ ئێمە باسی نەخۆشی شێرپەنجەکەین و باسی ئەوەمان کرد کە یەکێک لە بەرپرسەکانی تایبەتمەند لەو بارەیە ناویش باسی دامی مەفتوحی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کرد بێگومان بۆچنی جیاوازیشە بوو بەڵێ بڵێ کاکە هاوکارجان من سەبارەت بەوە ئەڵێم کە زۆربەی نەخۆشەکانی کوردستان ئەچنە دەرەوەی وڵات لەسەر هینی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی مەبەستم ئەوەیە کە ئەو تۆ نمونەت هەیە خەندەخان ئەو هەموو نەخۆشانەیە کە سەردانی دەرەوەیکەن بۆ چارەسەرکردن هەمووی لەسەر حسابی حکوومەت بڕۆن بەڵێ بەگومان ئەشنە ئەو نەخۆشخانەی کەم هین جەنابی نەچیرمان بارزانی زۆربەی نەخۆشی کوردستان ئەباتە دەرەوەی وڵات بۆ چارەسەرکردن ئەی ئەوە کارە باشەکانی حکوومەت نییە کاکە هاوکار بەڵێ خەندە لە کەرکووکەوە سپاس بۆ پەیوەندیەکەت بێگومان ئێمە
لەسەر چاوەڕێی گەرمی ڕۆژ بەرنامەیەکەین خەڵکی شازادە چۆن سەرنجی خۆشیاندا حەبیب لە زەڕایان کاک حەبیب فەرموو بەڕێزم کاتەداش هەموو کاتێکت وڵای من کێشنیارم ئەوەیە بەڕێزم هەرچەند دکتۆرین بەڵام لە ڕاستی ئەوەی کە باس دەکردن ئەی خەڵکا و جێدەکان ئەیبین هەفوو بەڵێ یعنی زۆربەی زانیان ئەڵێن احتیمالی ئەوەیە کەوا ئەم هەموو لایلۆنە دڵخانە بڵێن کە پلاستیکەکان ئەو نەعۆژەهرە کە بەکاردێت لە بڵێن لە خەیار و لە کوولەکە و لە تەماتە ئەمە ئەڵێن نیکێکە لەوانە زائیدن شەبەکەتی کارەبا ناو شارەکانە زائید شەبەکەی تەلەفۆن ئیجا من پێشنیارم ئەوەیە کە زانایانی پزیشکی بڵێن کۆڕێک ببەستێت لەسەر ئەوانەی کە چارەسەرەکەی چییە و ئەو نەخۆشانەشکەوا ئەرکیان بڵێن لە خۆیان ناتوان ئەرکی خۆیان بەجێ بێنن وڵاتانی دەرۆ حکومەت پشتگیرا بکات الحەمدولله ئێمە حکومەتێکمان هەیە و داهاتێکی باشیشمان هەیەکەوە پشتگیران پێ و سوپاسانە بەڵێ سوپاسە عەلی لە بەردەڕاش کاک عەلی فەرموو عەلی لە بەردەڕاش باشتر بەڵێ کاک عەلی فەرموو جەمیلێتە ئەمە بەر تەلەڤیزیۆن دانیشتمە بەنسبەت سڵفەی عەقاری کە 20 مەلیۆنم وەرگرتیە خانیەکەم کامل نەبێ گەیشتمە ژێس و کاشیە پارە نەوەیاگە ئەو 5 مەلیۆنەمان بدەنێ زۆر باشە 13 2011 عەقارێکم وەرگرتیە و ئێستاش عەقاری زیاد بووە ئەو 5 مەلیۆنەمان بدەنێ بەڵێ ئێمە زانیاری لەسەرەوەم نییە کاک عەلی و تەوەریمە شەرچەندە لەسەرەوە نێ بەس هیوادارم پێشنیاری تۆ لەلایەن بەرپرسان کە بێگومان خانیم گەیشتە هەی ئەوەی و بەخۆشم لە ئیزارم عەرز دەکەم گەڕێمە و گوندێ خۆم بەڵێ پێم وایە لە بەردەڕاشش لە بانکی خانوبەرەی ئاکرێ سولفە سەرفەکەی هیوادارین لەوێ بەرسەوێت تویان هەبێت ئەم بەخۆم خەلچێ دوگوندانم بەسەر بە قەزای بەردەڕەشی بەڵێ کاک عەلی گەلێک سپاس بۆ سەرنجی بەڕێستان بەڵێ تەماشاوانین هێژا دیارە تەوەریمە وەکو وەدیتی لەسەر نەخۆشیە شێرپەنجێت گەل هیڤیلمە بێگومان بۆ سەلامەتی هەموو ئالیەیەکی دووربوونە هەر ئەموو ئالیەکی ژێ نەخۆشیە کوشندە لێ ڕێژاوێ نەخۆشیە داستێکی بڵندە لە کوردستانێژێک و گەلێ جارانجی تێتەگوتن و پێدانا خزمەتگوزاریان تەندروستی وەکو پێویست نینە بڵێ لە دووس پەیوەندێکمان لەگەل لە خەلیل کاک خەلیل فەرموو کاک عەلی لە دووزەوە فەرموو ئەو کاتە وەزرام هەموو کاتێکت وەڵام من هیوادارم ئینشاءالله خدای گەورە خدای پەروەردیگار شفا بۆ نەخۆشانە بنێت بۆ هەموو ئەو نەخۆشانە کە تووشی ئەو نەخۆشە بووینە یەک دووش دەمێت خوا ئەگەر مەزارم پێ جاری ئەو برادرانە بدەمەوە ئەوانەی پێش ئێستا باسی حکومەتیان کرد ئایا شتەکەی بەناوی حکومەت یعنی چییە حکومەت چییە دەعبایە کاشیە دیوارە حکومەت چییە لە ئەوانە حکومەت ئەوانە هەر کەسی بزانە خوا بزاندا خوا پێشەش زەویان وەرگرتێ چەندەها موسەی دنیا یعنی ئەو کەسانی کە دێن باسی حکومەتەکەن و ئەرێن حکومەت واوە عیبە عیب وەڵڵا عیبە ببەرە کاکە ئەوانیش ئازادن سەرنجی خۆیان ئەوان قەناعەتیان بەوەیە بەو شێوەیە قسە بکەن تۆ شەتوانی بچوونێکی جیاواز دەبێ بەڵام بۆچوونی من ئەوەیە ئینشاءالله ڕۆژێک دادێتن ئەو سەرکردانە هەمویان بەکەلە بچەوە ناو زیندانیەکرێن ئینشاءالله ڕۆژیان بەڵێ کاک عەلی ببەرە سپاس بۆ سەرنجی تۆش هەرچۆنەی بێ هەموو کەسێک ئازاد چون سەرنجی خۆ نیشان دەرێ بەس بەڕێزان هەندێکی دەستەواژە بەکاردێنێت چێتە چارچۆی تەشری هیوادارین لەوە هەموو بەڕێزێک دۆر بکەوێتەوە بەڵێ مامۆستا بورهان لە شاری سلێمانی فەرموو کاکەجان دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم گەلێک سپاس بەنسبەت ئەو تەوەری بەرنامەکە بەڵێ من ئەمەوێ ئەوە بڵێم هۆکاری توشبوونی شێرپەنجە ئەمەوێ پێشنیارەکەم بۆ جەنابەت ڕۆژێک تەوەرێکی تەواو دابنێت بە بەنسبەت خاوێنی ژینگەوە بەڵێ مەبەستم خاوێنی ژینگە ئەگەر بەیانیەک بچی بۆ تانجەرۆ شارەزای تۆ بەڵێ چەند کارگەیەکی ڕۆن کارگەی قیر کارگەی ئاسن ئەوەی بەڵێ ئەو دووکەڵە و ئەو زەهر و شیمیاوی کە ئەکرێ بەسەر ئەم شارە هیچ کەسێک ئەوە قبول ناکە هیچ کەسێک بەڵێ مامۆستا بێگومان ئەوە یەکێکە لە هۆیەکانی توشبوونی زۆربوونیش نەخۆشی شێرپەنجە بەڵێ مامۆستا سەرنجی تۆش بە تاکی لە بەرچاوای گرین سپاس پێوەندەکەت عەلی لە دەربەندیخانەوە هەموو کاتێکت زۆر سپاس زۆر سپاسەکەم وەڵامێ زەحمەت لەسەر تەوەرەکەتان بڵێن بۆ ئەوانەی کەوا نەخۆشی درێژخایانیان هەیە بەڵێ حکومەت دەتوانێت ئەو کەسانەی کەوا نەخۆشی درێژخایانیان هەیە بۆ پرۆژەیەکی تایبەتیان بۆ یاریکا بۆ ئەوانەی کەوا نەخۆشی درێژخایانیان هەیە بۆ دەرەوەی وڵات
ئێمە پزیشکمان هەیە لە دەرەوەی وڵاتەوە ئەتوانێ ئیمکانەتی ئەو پزیشکانەی ئەگەرەکو نەتوان گەڕنە بۆ هاریکاری ئەوان بگەڕنە بۆ وڵاتی ئێمە ئەو نەخۆشانە چارەسەر بکرێت. ئێمە لەسەر ئەوەیش بڵێن کە نەوت ئەڕوات بە ڕۆژانە بەلایەزال ئێمە ئەیبینین ئەم هەموو تەنکردنەوتە کە ئەڕوا لە کوردستانەوە هیچ کەسێک نازانێت بۆ کوێ ئەڕوا بۆ قوتی کێ بۆ گیرفانی کێ ئەڕۆ. بەڵێ کاک عەلی سوپاس بۆ سەرنجەکانت تەوەری ئێمە بێگومان لەسەر نەخۆشی شێرپەنجە لەسەر ئەو بابەتە نییە بەرحاڵ سوپاس داستان لە کەرکووک بڵێ هەموو کاتێک زۆر سوپاس. من لەگەڵ ڕێزما بۆ خوشکەکە پەیوەندی کرد لە بەڵێ پەیوەندی کرد لە شاری کەرکووکەوتی کە نەخۆشخانەی زان بارزانی هاوکاری ئەو نەخۆشانە ئاکا بەوان بەدات خۆی توانێت منکم لە 94ەوە بەدەست ئەم نەخۆشە ئەماڵێنی هیچ دەستگایەکی شتبیر و مناظەمە نما ئەو بوو خۆی ناساز بوو ئەم ساڵ لە حسابی خۆی زۆر هندستان کەسن دەفتەرێکی وەی هەردوو ئیسپاری نەبوو. ئایا ئێوە سەردانی شوێنە پەیوەندیدارەکان و ئەو شوێنانە کردووەکە کە یارمەتیەوە بدەنیانە داستان بەڵێ سوپاس بۆ پەیوەندی گەشت ئێوەرە باش. ڕزگار لە دووکێت گەلمەیە کاک ڕزگار کەرم کە السلام علیکم. عەلەیکم ئەسسەلام. چه حالا باشی؟ از باشم سپاس کەرم کە من ڕابوچونێکەیە بەڵێ سەربێت دیاردەیە بەڵێ ئەس بینم یعنی مەڵایەک هەیە کەلەکە نۆبەوی ماڵە عالی کەلەکیە یعنی ئەس بینم ئەوی ماڵای گەلێک نەخۆشیە شێرپەنجە چارەسەر کردە لە حەتانەوە چه وەکو بێژن خزمەتگوزاری لە حکومەتی بەبوونەوەتێکیە ئەوی چاواف نەخۆشیە چارەسەرکیە کاک ڕزگارایە دەرمانەکت دەتێ حەبەکت دەتێ تشتێکت بێژیت خودێ ڕێیا چارەسەرکردن ئەوێ دیە شیفا یعنی تجربه هەنە گەل و تجربه هەنە تە کەسێ نیاسی چوو بیتە دەوی شێرپەنجە بێت هات بێتە تەمام کەناڵێکی زۆخ و یعنی زندی شادی ئەو نوێژاتە چارەسەرکردن یعنی زندی گوتەژاتە چارەسەرکردنشی یعنی نۆژداڕاژی تاکید کردیە بەڵێ نۆژداڕاژی تاکید کردیە دکتۆرەکە فعلا نەبێت چارەسەر بووی ئەوێ هەیژی یعنی دەری لە ئێستا کەناڵێکی زۆخ و حوتێسا تەلەڤیزیۆنی و ئەوخۆ دامپێدانکیە گوتێ من ئێشا ئەو مەڵالکی بەیە کاک ڕزگار مەڵە عالی کەلەکیە بەڵێ ئەگەر ئەوەت ئەوەی هەبیش خزمەتگوزاری بگەڵێ بژوی بەڵێ بەرزان کاک ڕزگار لە دووکەوە لێ مەڵایەک هەیە بە ناوی مەڵە عالیەوە ئەو نەخۆشی شێرپەنجە چارەسەرەکە و بە شیفاوە بەڕێی وتنی بێگوماندێکی ئاەت و ئیترندەی توقوساتی دینیەوە ئەڵێ تەجروبەشەیە پێتان وایە شتێکی وا بێ کە نەخۆشی کەلام و دنیا چارەسەری ئەم نەخۆشی زۆر بەدەگمەنە و بتوانێت کەسێک بدو ئەی تا ئێستا بۆ ئەو کەسە بە شێوەیەکی دیار نەبووە ئەو هەموو 5,000 نەخۆشە بچێتە لای ئەو چارەسەری ئەمە بێن ئەگەر ئەو کەسە توانێت ئەوە هەیە هیوادارم لە ڕێی بەرنامەکەەوە جێلە و خەڵکە بێکە بەو هەزاران نەخۆشیە بێت بەهانایەوان بێت بڵێ محەممەد لە حاجیاوە دوا پەیوەندی کەرم کە ئەلو بەڕێزەکەم کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم ئەوەی ڕاستی بێ لەسەر نەخۆشی شێرپەنجە کە زۆر بڵاو بۆتەوە لە کوردستانی ئەمە من دەیجەرمەوە بۆ ئەوەی کە ژینگەکە بەڵێ زۆر پیسە ژینگەی وڵاتی ئێمە بەڕاستی خەڵک نایپارێزێ بەڵام من گلەیشم لە حکومەت هەیە کە ئامۆژگاری خەڵک و هاوڵاتی دەکات ناو شارەکان پیس نەکەن شت فرە نەدەنە سەرجاتەکان ئێمە لەگەڵ ئەوەیدا کە دەبە ئاوێک ئەخۆینەوە دەبەکەمان لێ بێتە بەڵا تاتەنەکە خۆڵەکە بینینەوە بیخەینە ناویەوە بۆ هەر کاتێک کە ئێمە بڵین بیخەینە تەنەکە خۆڵێکی شەو لە ئەما کاتدا حکومەت ئەی خاتر ئەیباتە دەری شارەکانەوە هەر شارێکی تۆ بیگری شارۆچکە بەیان شار لە کوردستان هەر لە شارەکە یعنی بە کەمترین مدە دووری ئەخاتەوە لێ ئاگری تێبەرەدا ئیتر دووکەڵەکەی خاتەوە ئەکاتەوە بەسەر سەروچاری هاوڵاتیەکاندا ئیتر ئەم نەخۆشانە من دەجەرمەوە بۆ ئەوە
بەڵێ کای محەممەد پیسە حکوومەتی ئێمە تەنها دەوێت دیکۆراتی ناو شار جوان بێ جووی لەوە نیە ژینگە پیس دەبێت خەڵک تووشی نەخۆشی دەبێننا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان مارجۆ ئەڵێ خەرێک وای لە هاتووە هەر شتێکی لێ ئاسێ بێت ئەلێ حکوومەت باشتر وایە خەڵی خۆی بپارێزێت تا تووشی ناخۆشی شێرپەنجە نەبێ بەڵێ دەگەل هیڤیەنمە بۆ ساخی و سەلامەتکە تەف ئالیەکی و چارەسەریش بۆوان نەخۆشین کوڕاستی نەخۆشیە شێرپەنجە بوونە هیڤەند هیڤیدارین کو ئەف بەرنامەمە مفایە گەهاند بە و ئالیەن پەیوەندی دارجا هایدارکرد بن ژێ پیتەدان بێ ڕەوشەوان نەخۆشان بەڵێ تەماشەوانێن جاهەیە سبەی دەتەوەرێکی گەرمتر دامت خزمەتەوەین هێژادا بین گەلێک سوپاس کو تەماشەوانێن گەلێک هێژێن بەرنامەی منن هەر شاد بن